ئێرە گەڕەچ سەیداوەیە جێنشینی باوکمە کە لێرە ژیانی بەسەر بردووە لەو گەڕەکە هەر لەو گەڕەکەشدا عەمری خوای کرد خەڵکی ئەو گەڕەکە بەڕاستی باوکمیان زۆر خۆش دەویست چکە بۆ خۆی منداڵی ئەو گەڕەکە بووە. شقي بازنت تيكل ضبيدي سان بهايا جي مشكا شقي بازنت تيكل ضبيدي سان بهايا جي مشكا على سركاني بري الله داني شتساود بەڵێ ئێوەش ئەو دەفەیە کە باوکم لە چەند دانیشتنێکدا بەخۆی هەر عەسپی دەکرد ئەمنیش جار جار هەرچەندە دەفەش نازانم و نازانم وەچی بیژەنم بەزێ جار جارە بەیادیوی لە ماڵی عەسپی دەکەم لەگەر پارچە گۆرانیەکی ئەو شەو بارێم ناڕێکا دڵم مەستیەک پێکا لە شیلەی لێوەکانێت هێوا شێوان بۆم تێکا ئەو شەو بارم ناڕێکا دڵم مەستیەک پێکا لە شیلەی لێوەکانێت هێوا شێواش بۆم تێکا خدا خدا ڕحمێ بکە بە حاڵێم خدا خدا هەتاکوکەی بناڵم خدا خدا ڕحمێ بکە بە حاڵێم خدا خدا هەتاکوکەی بناڵێم ساقي غمي من برزواز ساقي أقساقي غمي من برزواز سرخوشيم زيالان دازيا هر سرس بيم سرخوشم لماي هر سرس بيم سرخوشم لماي خۆم پیر و کۆنم ساقی دڵم تازەیە جەلال سەعیدی باوکم لە کوردستانی ڕۆژهەڵات لە شاری مەهاباد لەدایک بووە لە باغی سیسێ دواتر هاتوونەتە ئەودی و لە ڕەواندز گیرساوەتەوە دواتر هاتۆتە هەولێری پایتەخت ئەلێرە ژیانی بەسەر بردووە. ئەوەندەی من بزانم کە باسی بۆم کردبێ کاتێک کە بە عامودی کارەبا گوێی پێوە ناو زەڕبی لێداوە مەقسەد تەپڵی پێ لێداوە و گۆرانی گوتووە لە ناو برادران گۆرانی گوتووە خەڵکانێک کە برادەرەکانی خۆی پێیان گوتووە دەنگت زۆر خۆشە و لە لای حەسەن زیرەک هەم گۆرانی گوتووە مامۆستا حەسەن زیرەک پێ گوتووە تۆ لە پاشە ڕۆژدا دەبێ هونەرمەندێکی زۆر زۆر چاک چاوێ ڕەشی جوانە پیاو دەکا بە دێوانە چاوێ ڕەشی جوانە پیاو دەکا بە دێوانە چینگی سپی چۆسانە ئایەلانە عاشقانە چینچینە زۆلفی ئاڵی دەهاتووە بێشانە چینچینە زۆلفی ئاڵی کچێ دەهاتووە بێشانە خۆی کە کاتێک کە دەستی بە کاری هونەری کردووە لە سەرەتای هەفتایەکاندا دەستی بە کاری هونەری کردووە و لەگەڵ تیپی هونەرە ملیەکانیشدا کاری کردووە و هەر ئەم تیپەش بوو کە جەلال سەعیدی بە دنیا ناساند و جەلال سەعیدیش ئەم تیپەی بە دنیا ناساند.
هونەرمەند جەلال سەعید یەکێکە لە هونەرمەندە ڕەسەنەکانی ملی کە دەتوانم بڵێم وەکو مامۆستایەکی مەقامزان لێ هاتوو لە بواری چ گۆرانی ملی کوردی و لە بواری لە هەمان کاتیشدا وەکو موسیقسیانێک کە لە بواری زەڕب و دەف ڕۆڵێکی کاریگەری هەبوو زۆر بەتوانا بوو. کاک جەلالیش یەکێک بووە لەو هونەرمەندە ڕەسەنانە کە بیرۆکان داڕێژکە تیپێکی ملی هەڵپەرکچێ دامەزرێن کە ئەویش ئەو تیپە بوو کە گەیشتە ئاستێکی بەرز کە توانی بە ماوەیەکی کەم لەسەر شانۆکانی چ کوردستان چ جیهان چەندین بەرهەمی جوان نمایش بکرێتن لەم تیپە. کاک جەلال ڕۆلی لەم تیپە هەم وەکو زەڕبژەنێک و هەم وەکو هونەرمەندێکی دەنگبێژی ملی دەستی باڵای هەبووە لە گۆرانیەکان. سەرەتای ناسینی خوا لێ خۆش بوو جەلال سەعیدی هونەرمەندی نەمر لە ساڵی 1970 بوو. ئەو کاتی حەزم دەکرد بەڕاستی لەگەر جەلالی شانازی پێدەکرد کە گۆرانی بگوت بە خەڵکەکی زۆریش حەزیان دەکرد لەگەر جەلال سەعیدی ڕەحمەتی گۆرانی بڵێن. کاتی خۆشە کاک جەلال سەعید ناوباگی بیست بوو کە دەفی لە بۆ حەسەن زیرەشی ڕەحمەتی لێنا نەمرنایە دەفی لە بۆ لێدا لە بۆویش لە مەهابات. ئەو کاتیەوە کاتی ساڵی هەشتایەکان مەرحەباییمانە و بەڵام لەگەڵ یەک ئاشنایەتیمانەوە لەگەڵ یەک بگەڕێن لەبەر ئەوان تیپی مۆسیقای هەولێر بوون دوایە ئەوان چوونە هونەرە ملیەکان لە هەشتاوێک و ئەوانە چوونە هونەرە ملیەکان. لەبەر دەرچە ڕشماڵان دەبینم چاوکەژانان لەبەر دەرچە ڕشماڵان دەبینم چاوکەژانان دڵان دەبەن بەتاڵان کاس دەکەن کوڕووکاڵان دڵان دەبەن بەتاڵان کاس دەکەن کوڕووکاڵان ئەهای ئەهای بێریبان دەلێ دەنێ بێریبان بەناز دەخشێتە ناوڕان تێ من شێتی تۆ بووم دەوەرە بم گەرە بە شوان تێ من شێتی تۆ بووم دەوەرە بم گەرە بە شوان. ساڵی 90 ئەوانە پاش کۆچڕەوەکەی گەڕاینەوە بووینە برادێکی شەو ڕۆژە تەنها ئەگەر شەوان بچوبانێم ئەگەنا شەو ڕۆژ پێکەوە بووین. ساڵی 92 ئەمن چوومە هونەرە ملیەکان کن کاک جەلال سەعیدوان ئەمن و کاک جەلال سەعید و کاک تەحسین قادر و ئیسماعیل قوربانی ئەوانە لە هونەرە ملیەکان بووین. لە نێوباخی مەلولیتا خات و زین و شەم دەبینم زۆر دەبینم کەم دەبینم خەم دەبینم خەم دەبینم. ناسینی من لەگەر هونەرمەندی کۆچکردوو هونەرمەندی خۆشەویستی هاورەی دێرینم
کاکە زەلال سەعید ڕەمەزان ئەمە کاتی خۆی لە داوەتان گۆرانی ماندەگۆ ئەمە مەزموعەک بووین گۆرانی ماندەگۆ بە تەپر لە داوەتان بەڕاستی ئەمە زۆر کەلیمات فۆلکلۆری دەشتی کوردستانی ئێران زەلال کەلیماتی لەبەر بوو زۆر جار لەوی فێر دەبووم ئەو کەلیماتانە کە بابیلۆ گاز دەکردین ئەمەش تەزیرمان دەکرد هەتا مادی دەبووین ئەوزە شریتێک باە دوو شریت باە سێ شریت باە هێواش 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 ئەوجا کەتینێ ناو دنیای هونەر بادەی دەستێ دێرانگە بادە دەرمانە بۆ دەمەی تانگە بۆم پڕکە هاتە سەر لێوی پیاڵە زمانم لەنگە ژیانم تاوەڵە زەلال سەعید ساڵی هەفتەیەکان زۆر لە ئاهەنگان تووشمان بووە پێکەوە دادنیشتین حتا کاتی مردنیشی هەر دایمە ئەمن و سولادی برام یان نیازی برام پێکەوە لەگەری لە حەفەلات بووین یعنی لە تۆمارەکانی بە خۆمان تۆمارەمان دەکرد حەمدو ساڵێک لە بۆی و عادەلەوی ئاهەنگەکانی بە خۆمان لەگەری دەچوین دووریت بەجارێ ژیانی شێوەوەندوم گڕی هەناسەم سینەی بەرشاندوم زەلال سەعید ناژمێدرێت چەند کاسێت و چەند گۆرانی هەیە چکە زۆر گۆرانی هەیە زۆر کاسێت هەیە هەزار لە بەکرەی نەبوویتە کاسێت هەر لە بەکرەی مایە هەزاران ئاهەنگ تۆمارمان کردیە ئەو ئاهەنگانە کە لە ئاهەنگ خلاص دەبوو ئەمن حەق خۆم وەردەگرت و کسە حەماڵەکە ڕوسخەکان لێ وەردەگرتین هەزاران کاسێت لە ماڵانی وەهامایە ساقی وەرە بەرماڵ و جوان دەفرۆشم ویشم نەگرە و دەبێن شەی دەفرۆشم شەی دەفرۆشم تەزبێتی دەستم کە داوی دەستی پێڵبازم بەخۆی تمای بەخۆی نەدەدا لۆیە حتا و کە شیرتەکانی هەمووی خڕنە بۆ نەبۆ جیەک ئەو کازاران شیرتی هەیە لە کنەمە لە بەکرێ گەورە حتاو کە کەس ژێلێ نەبووە هەر لە کنەمە مایتەوە هە نەبوو تێ کاسێتیش نەکسیدی هەرومایە حەز دەکەی گۆرانە چێ لێرێ بالۆت پێکەم گەر بمێنم گەر بمێنم دەبێ من تۆر بهێنم بهێنم تۆی مامی مەترسەلێم نابڕخێنم 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 ئەوانە خزمەتی بزافی ڕۆشنبیری و نەری کوردیان کرد لێ نەگەڕانە و نەرە بفەوتێ لە ناو جەرگەی ئەو حکوومەتە نەقۆرایی بەو زرکە ملەوە نەجوانەی بەو پشتێن کارک و گۆریە پەستەک کرێتەی کوردی ئەوانە تابلۆیان پێشکەش دەدەن ناو جەرگەی بەغدایە حتا بە وڵاتانی دنیاشیان ناسان ئەو کلتورە هونەرمەند زەلال سەعید برێ ئەو ئەوانەی دەگۆتەوە ئەو تابلۆیەکان مەکەلۆمای گرینی من کە وەک نەی دڵ دەکاناڵا مەکەلۆمەی گرینی من کە وەک نەی دڵ دەکاناڵا ژیانی من بەبێت تۆ گەلێت ترشا گەلێت تاڵە شەو ڕۆژ گریە و ناڵێمە لە عیشقی ئەو خەت و خاڵانەی ئەمان 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 ئازیزمان ئێمە شانازی بە کاک زەلال دەکەین کاک زەلال خەسارەتێکی زۆر و بەڕاستی بۆ ئەم گروپە ئێستاش ئێمە ینی ئەم دەنگەی کاک زەلال لە گوێچکەمان دەزیرنگێتەوە
لە هەر چەندە ئێمە ئێستا بنوێ دەکەینەوە ئەو تابلۆوانە کوالێتی تابلۆکانمان مۆسیقاکانی زۆر خراپەکە نوێ دەکەینەوە بەڵام ئێمە دەنجی جەلا سەعید هەر بە زوندی ڕدەگرینە ناو تابلۆکانەوە چونکە بەڕاستی دەنجی کاک جەلال تایبەتمەندیەکی تەواوی هەیە لە ڕووی چ لە ڕووی مۆسیقاوە چ لە ڕۆی تابلۆکانەوە تام و چێژێکی تەواو دەبەخشیتن بە جێسکەی ئەندامانی کرد. هونەرە ملیەکان کەلتوری کوردی بوون هەر کەسە بە کەلتوری خۆ بە زیری کوردی دەبایەت و بەناو شارەکاندا تێپەڕی گۆرانی خۆت بڵێ چت هەیە دەبی عەسفیکە ئەوانش عینەن کۆڵۆمبیا بوو ئەمریکا بوو فلان بوو فلان بوو فلان شار فلان وڵات بوو 15 وڵات 30 وڵات 40 وڵات لە ناو شارەکان دەسوڕانە دەبایە سعاتێک ئەتوو بێ خوارە لە منشعی سعاتێک بەناو خەڵک بتبینی هەرکەس زۆر کەسە بوو وا دەکەین ناو پۆڕای جەماوەرغاری دەکەن جەلا سەعیدی ماچی دەکرد لە بۆ دەفەکەی دەفەچی وای لێ دەخەڵکی لە زۆش دەیان دەفکاک زەلال دەف خۆشەر نییە ئێمە ئەو هونەرمەندانەی پێش ئێمەش کە لە بواری ینی مۆسیقای خوێندبییان لە بواری سۆلفیزی دەنگ کاک جەلال باوەڕ ناکەم یەک ڕۆژیشکە لە یەک خولی مۆسیقایە لە ڕووی خولی سۆلفیزی دەنگ کە بەشداری کردی بەڵام خۆڕسک بووە کاک جەلال بەتوانا بووە لە قابلیەتی کارەکانی خۆی هەمیشە لە مستەوایکی زۆر بەرز بوو زۆر دەبین کەم دەبینم تەم دەبینم خەم دەبینم پەروانەی سووتە و پەشێ حاڵێنم وەڵقانە سووتە کۆیز و خاڵێنم وەڵقانە سووتە کۆیز و خاڵێنم کۆیز و خاڵێنم ڕاوچی بێنێتی ناردان منم پێشێلکێ هراوی دڵبەردان منم پێشێلکێ هراوی دڵبەردان منم پێشێلکێ هراوی دڵبەردان منم پێشێلکێ هراوی دڵبەردان منم دڵبەردان منم جەلا سەعید کاسێتی زۆر بوو گۆرانیشی زۆر بوو بەس ساڵی سەردەمی زێرینیەکەی ساڵی 1970 بوو لە هەولێرە بووە زەجا یعنی جیاز پیرانە دەگەی کە تۆمارکەن لە عالەمێ کاسێت ئەو کاتی جەلا سەعید زۆر لەکن عالەمە مەرغوب بوو زۆر لە هەولێرێ بەناوبانگ بوو لەگەر هونەرمەندی کەرکوچیان دانیشتیە لەگەر سلاح داودەی لە سلێمانی لەگەر هونەرمەند کاک مەحموودی دانیشتیە لە سلێمان لەگە میدی حوسێنی دانیشتیە لەگەر لە هەولێر لەگە هەموو گۆران بێژکار دانیشتیە هەوری ڕەشیخەم هەوری ڕەشیخەم هەوری ڕەشیخەم هەوری ڕەشیخەم دابا هەردووکمان بەدڵی پڕماتەم من زاوین ئاو تۆ لە ئەسمانتەم هەوری ڕەشیخەم هەوری ڕەشیخەم تۆ ڕەشید پۆشیوە منیش باریخەم کوردستان کامل حەزی لە جەلا سەعیدە جەلا سەعید ئەما لە هەولێرە چەند ڕەغبەت هەیە لە سلێمانی دوو قاتە لە ئێران دوو قات سێ قاتە هەموو دنیا خۆشی لێ جەلا سەعید جەلا سەعید نیسانێکی زۆر سادە و خاوێن بوو شيخك ناس داري
دار بيشم لذكر ذكرى موسى والذكام أقدر في دار بيشم لذكر ذكرى موسى والذكام هەرچەندە کە باری تەندروستیشی باش نەبوو بەڵام بە هەمان قووەت و نەفەسەوە دەهات کاری لەگەڵ ئێمە دەکرد وای نەدەکرد کە وەک کەسێکی نەخۆش خۆی نیشانە کات خۆی زەلال زۆر مەرەقی گۆرانێک بوو شەیدای گۆرانەکەی بوو زۆر زە دەگۆ قەسم بەو مانگای خەرمانەی داوە هێشتا مەیلی تۆم با کەس ناداوە خودە حافیز بۆ هەمیشە بێوەفایت کرد بە پیشە خودە حافیز بۆ هەمیشە بێوەفایت کرد بە پیشە ئاخیری هەر خودە حافیزی کرد بۆ هەمیشە خودە حافیزی کرد ئەوە لە بۆ گیانی پاشی جەلالی بەبەر ڕەحمەتی خودای کرد یا ڕەبی چ سڕێکت ئاشارداوە لە ناو دڵ تا بە تەنهانی دوو چاوت چەشنی ئاوێ ناوە بێ پەردە دەڕوانی دەزانی دڵ هەیە وەک کە ژەنگنگ بێنێ بە ئاسانی دڵی تۆ زێڕیتی زاوا بوو دڵی تۆ زێڕیتی زاوا بوو لە شێوە ژەنجی هەڵانی ئەوە کتابەکی نووسیمەوە نازەم ناڵی بوو وفایی بوو چ بوو وتم وەرە ئەوەی بنووسەوە وەڵا لەبەری کرد زوو نەخۆشی ڕێگای پێنەدا ئیدی کاک زەلال بۆ ماوەی چەند هەفتەیەک کەتە نەخۆشخانەکان کابرایکی زۆر بە جورئەت بوو بەڕاستی لە نەخۆشی نەدەترسا ئەوە بوو ڕاستە خۆ پێمان گوتی شکرم بە بەشی خوا ئەوەی دابێتێ من لە 9 لە سەدەی مانجی 12 2016 دڵە گەورەکەی کاک زەلال وەستا و هەزار ڕەحمەت لە گۆڕی بی ڕۆحی شاد بێ نەخۆشکەوتن و کۆچی دوایی هەمووی سێمانجی خایەند کە جێمێشتی خۆت دەکوشت باشکرا بنێنی هەموو ڕۆژێ هەموو کات شانازی بە گۆرانەکانی باوکم و بە دەنجی باوکم و بە شەخصیاتی باوکم دەکەم من هەر کاتێک گوێم لێ دەبێ وا دەزانمە و هونەرمەندە نەمردووە و زیندووە هەموو ڕۆژێ باشکرا بنێنی هەموو ڕۆژێ سیروانێک پرمێز کە دەڕێشت ئەوە دەڕۆم ئەوە دەڕۆم ئەوە دەڕۆم بەجێت دێڵێم ئەوە دەڕۆم ئەوە دەڕۆم ئەوە دەڕۆم خەندا هێڵم دەڕۆم دەڕۆم بەجێت دێڵم ڕێگای خەریبی دەچێڵم ئەو ڕۆژ دوعای دەکرد دەیگوت نەمرم ژن و منداڵی شەماڵ ببینم هەموو ئاواتی ئەوە بوو دەیگوت بژمرد بام هیچ بەلامەوە گرنگ نییە بەڵام بەس ببینم شەماڵ ماڵ و حاڵی خۆی هەیە بەسە کوڕم بڕۆ دەرێ چێ بانگ دەکا
نییە بڕۆ بڵێوات جارێت تەسویر دەکەین باشە بڕۆ دەی بڵێ جەلال جلال